سینۆها پزیشکی تایبەتی فێرعەون، نووسینی میکا ڤاڵتاری، خوێندنەوەی زانا عەبدوڕەحمان، کاری دەنگ سۆران عەبدوڵڵا. بەشی 38ەم ڕۆیشتن بۆ سووریا بە فەرمانی فێرعەون. کاتێکم ویست کاپتا ڕاست پێرم کە بڕوات و گەنمەکە بەسەر وەرزێرەکانی ئاتوندا دابەش بکە، ئەو پێشبینی کرد کە تووشی بەدبەختیە بین و وتی ئەم فێرعەونەی تۆ بە بەردەوام بوون لەسەر ئەم شێوازەی گرتوێتیە بەر ئێمە بەدبەختەکات و لە خواردنی بەتام و خانووی ئاسوودە و جێی نووستنی نەرم بێبەشمانەکات و کاتێک کە بەرەو سووریا ڕۆیشتم زانیم کە پێشبینی کاپتا بەندەکەی پێشوم ڕاست دەرچووە. من لە خانووی ئاسوودە و جێی نووستنی نەرم بێبەش بووبووم، لەبەر فێرعەون ئەبوایە بڕۆم پێشوازی لە مەترسیەکانی شەڕی سووریا بکەم. کاتێک کاپتا ئەگەر بۆ بەشینەوەی گەنمەکەی من لە خواردن و نووستنی خۆی بێبەش بوو، هێشتا هەر گیانی نەکەوتۆتە مەترسیەوە. لە کاتێکدا کە من بۆ شوێنێک ڕۆیشتم کامزانی لێی ناگەڕێمەوە مەگەر بەبێ دەست یان چاو یان هەردووکیان. مرۆڤ لە کاتی ئاخاوتندا نابێ پێشبینی ڕووداوی خراپ بکە، چونکە کارەسەتی خراپ زوو ڕووەدا. لە کاتێکدا کە ڕووداوی باش زۆری پێچێ یان هەڕوو نادا. لە ڕێگەدا من سەبارەت بە ئەو بەدبەختیانەی کە لە سووریادا چاوەڕوانی منیە کرد ئەدوام، بەڵام تووتمەس پێیوتم بێدەنگ بەو بهێڵە با شێوەیەکت بکێشم. پاشان وێنەی منی کێشا. کاتێک کە ڕوانیم زۆر ناشیرین دەرچووم، سەرزەنشتم کرد و پێم وت تۆ هاوڕێی من نیت، چونکە گەر هاوڕێی من بوویتایە شێوەی منت ئاوەها ناشیرین ناکێشا. تووتمەز وتی من پیاوێکی هونەرمەندم، هونەرمەند کاتێ پەیکەرێگە تاشێ یان وێنەیەگە کێشێ نەدۆستی کەسەکەیە و نەدوژمنی کەسەکەشە، تەنها فەرمانی چاوەکانی جێبەجێەکە، ئەوەی کە دیدەکانی دەیبینێ دەیکێشێ دیان دەیتاشێ. هەرزوو گەیشتی نەشاری هێن نێت سوود. ئەم شوێنە شارۆچکەیەکی بچووک بوو لە کەناری ڕووباری نیل و هیچ جیاوازێکی لەگەڵ دەیەکی گەورەدا نەبوو، چونکە مەڕوومانگا لە کۆڵانەکانی شاردا ئەسوڕانەوە و پەرزگەی شاریان بە کەرپوچ دروست کردهبوو. بەرپرسەکانی بەڕێوەبردننی شار کاتێک کە زانیان من پزیشکی تایبەتی فێرعەونم و تووتمەسیش پەیکەرتاشی پاشایەتیە، بەڕێزەوە پێشوازیان لە ئێمە کرد و تووتمەس پەیکەری هورم هەپی لە پەرزگەی شارەکەدا هەڵواسی. ئەم پەرزگەیە لە ڕابردوودا بۆ خوای هوروس دروستکرا بوو. هوروس خوایەک بوو کە سەری وەکو هەڵۆوا بوو، بەڵام لە پاش ئەوەی کە فێرعەون خوای نوێی هێنایەکایەوە ئەو پەرزگایە تایبەتی کرد بە ئاتون و بتی خوای هوروسی لەوێلا برد. دانیشتوانی شار لە دوای لابردنی بتی هوروس چیتر بتیان نەما بوو. بەبینینی پەیکەری هورم هەب زۆر خۆشحاڵ بوون. من وازانم کە ئەویان بە خوای نوێی خۆیان دانابێ یان لە زیاتی خواکەی پێشوو لە قەڵەمیاندا بێ، چونکە دانیشتوانی ئەم شارە لەبەر نەخوێندەواری نەتوانی لەوە تێبگەن کە لەوانەیە خوایەکە بێ بتو شێوەی نەبێ، چونکە ئاتونی خوای فێرعەون پەیکەر و شێوەی نەبوو. لەو شارەدا ئێمە دایک و باوکی هورم هەبمان بینی کە ئەو شارە جێگەی هەمیشەی ئەوان بوو. دایک و باوکی هورم هەب بە خەڵکی ئاسایی لە قەڵەمەدران، بەڵام لە دوای ئەوەی
کە هورمهەب بووە فەرماندەی سوپای میسر هەوڵی ئەوەیدا کە دایک و باوکی خۆی بخاتە ڕیزی گەورەکانەوە بۆ ئەوەی خەڵکی بڵێن هورمهەب کوڕی پیاوێکی خانەدان و ڕەسەنە. هورمهەب ئەوەندە لە فیرعەونەوە نزیک بوو کە هەرچێکی بویستایە فیرعەون بۆیە کرد. بۆیە فەرماندەی سوپای میسر باوکی خۆی بە ناوی یەکێک لە کارمەندەکانی پاشایەتیەوە کردە ئەندامی دیوان و دایکیشی بە ناوی گاوانی پاشایەتیەوە کردە ئەندامی دەربار، چونکە دایکی ئەو جگە لە لەوەڕاندنی گاکان و شیردۆشینیان نەیەتوانی کارێکی تر بکا و خوێندەواری نەبوو کە بتوانێ ناوێکی تر هەڵبژێرێ. بەڵام باوکی هورمهەب لە دوای ئەوەی کە بووە یەکێک لە کاربەدەستانی پاشایەتی لەبەر ئەوەی کە ئەویش نەخوێندەوار بوو کاری چاودێری دروستکردنی خانوەکانی ئاتونی لە هەندێک لە گوندەکانی میسر پێس پێردرا و پیشەی ئەو تەنها لایەنی تەشریفاتی هەبوو، کارێکی وای نەدەکرد، هەموو ئیشەکان بیناساز و وەستاکان دەیان کرد. لەبەر ئەوەی کە دایک و باوکی هورمهەب بوونە ئەندامی کۆشک ئیتر هاتنە ڕیزی گەورەکان لە هەموو میسردا خەڵکی وایان بیر دەکردەوە کە هورمهەب لە نەژادی گەورەکان و ڕەسەنەکانە. لە کاتی سەفەرکردنەکەمان من شەو و ڕۆژ لەسەر ڕووی کەشتێکە دانیشتم، لەبان سەرمەوە ڕشتە یان تاڵی زێڕینی فیرعەون شەپۆلیەدا. کاتێ لەسەر کەشتێکە دانیشتە بووم ئەمڕوانیە قامیشەڵانەکانی قەراغی نیل و فڕینی باڵندەکان و جوڵەی ئاوەکە و کاتێک کە خۆر گەرمدا هاتوو مێشەکان پێیانەوە ئادام بەخۆم مەوت سینۆها چاو لە تێڕوانینی زۆر ماندووە بێ، گوێ لە بیستنی زۆر هەست بە شەکەتیە کات و ڕۆح هەرگیز ڕازی نییە، چونکە هیچ کەسێ لە ژیاندا بە هەموو ئارەزوەکانی خۆی ناگا. کەسێک نادۆزیتەوە کە بڵێت من بە هەموو ئاواتەکانی خۆم گەیشتوم. کەواتە بۆچی مرۆڤ بۆ لە دەستچوونی ئەم ژیانە کارگیز تیایدا هەست بە بەختەوەری تەواو ناکا دڵگرانە بێ. ئەگەر خەڵکی لە مردنە ترسن تۆ ئەی سینۆها لەبەر ئەوەی کە پزیشکی نابی لە مردن بترسیت، چونکە ئەوەندە مەرگت بینیوە کە بۆ تۆ بۆتە شتێکی ئاسایی و تۆ زانی لەو کاتەدا کە مردن ئەگاتە سەرێ هەموو ناخۆشیەکان و بێبەشبوونەکان و ئارەزوەکانی ژیان لە ناوەچێت و ڕۆژێکی ژیان کە ڕەنجی جەستەی و ڕوحی تێدا بێ زۆر لەوە قورسترا کە مرۆڤ هەتایە لە گۆڕدا بمێنێتەوە، چونکە لەو هەتایەی کە مرۆڤ لە گۆڕەکەیدا جێگیر بووە هەست بە هیچ جۆرە ئازار و بێبەشبوونێ ناکا. کاتێک کە ماوەیەک بەم بیرکردنەوانە سەرگەرمە بووم چێش لێنەری کەشتێکە ئاگاداریە کردمەوە کە خواردن ئامادەیە و مناڵەسام و لەگەڵ تووتمس بەیەکەوە خواردنمانە خوارد، پاشان پشومانەدا و ئەنووستین. بەم شێوەیە کەشتێکەمان گەیشتە مەمفیس. هورمهەب کە لە مەمفیسدا بوو کاتێ بەهاتنی منی زانی لەبەر ئەوەی کە من نوێنەری فیرعەونی میسر بووم کە بچمە لای پاشای وڵاتی ئامورۆ لە سووریا. ئەو بە ڕێزەوە پێشوازی لە من کرد و زیاد لە پێویست ڕێزی لێگرتم. هۆیەکەشی ئەوە بوو کۆمەڵێ لە میستی هەڵاتوەکان و سریانیەکانی لایەنگیری میسر کە لەو وڵاتەوە هەڵات بوون هەروها دەوڵەمەندەکانی وڵاتانی تریش لە مەمفیسدا ژیان و هورمهەب کە زانی من بەرەو سووریا ڕۆم ویستی من بە بەرزی بنرخێنێ بۆ ئەوەی هەمویان بزانن کە فیرعەون ئەوەندە دەسەڵاتدار و بەڕێزە کە تەنانەت هورمهەبیش بەو شێوەیە پێشوازی لە نوێنەرەکەیەکە. هورمهەب لەبەر چاوی خەڵکیدا دەستەکانی بە ئەژنۆیەوە ناو بەرامبەر من داچەمیەوە، بەڵام پاژەوەی کە خەڵکی ڕۆیشتن و ئەو منی بۆ ماڵی خۆی بردەوە
هەنگاوم نایە ژوورەکەیەوە ئەو خزمەتکارەکانی خۆی ئیزندا و لە کاتێکدا کە یاری بەقام چییە دەسک زێڕینەکەی خۆیە کرد وتی سینۆها من لەگەڵەوەدا کە هێشتا نازانم تۆ بۆچی بۆ لای پاشای ئامورۆ ڕۆی بەڵام دڵنیام کە هۆی سەفەرکردنی تۆ گەڕێتەوە بۆ یەکێک لە شێتانەیەکانی فێرعەون. من باسی ئەو کارم کرد کە پێم سپێردرا بوو وتم وەکو باسم کرد فێرعەون بە منی وتووە بە هەر نرخێک بێ ئاشتی لە ئازیرۆی پاشای وڵاتی ئامورۆ بکڕمەوە. هورمهەب کاتێک ئەم قسەی بیست بە جۆرێک لە تووڕەییدا هاواری کرد کە من ترسم لێ نیشت و پاشان وتی منەزانم کە دیسانەوە شێتیەکەی فێرعەون زیادی کردووە، بەڵام لەو باوەڕەدا نەبووم کە ئەوەندە شێت بێ وا بیر بکاتەوە بە زێڕ و پارە توانێ ئاشتی بکڕێتەوە، چونکە یەکێک کە بە زێڕ و پارە ئاشتی لە دوژمنێکی چەکدار و بەهێز بکڕێتەوە هەم زێڕ و پارەکەی لە کیسەدات و هەم خۆی و وڵاتەکەشی. سینۆها ئەوەش بزانە کە لەگەڵ ئەوەشدا کە ئازیرۆ پاشای ئامورۆ سووریای داگیر کرد، بەڵام من توانیم ناوچەی غەزا بۆ میسر بهێڵمەوە و ئەم پارچەیە بۆ ئەو ڕۆژەی کە ئێمە بمانەوێ سووریایان لێ بسەنینەوە پێگەیەکی سەرەتایی و باش دەبێ بۆ پەلاماردانی سووریا. هاتی لە پاژەوەی کە جێپێی خۆی لە وڵاتی میتانیدا قایم دەکا یان پەلاماری بابل دەدا یان پەلاماری میسر دەدا. عەقڵی ساغەڵێ کە هاتی لەبەر ئەوەی کە دەبینێ بابل خەریکی کۆکردنەوەی هێزەکانی خۆیەتی و خۆی بەهێز دەکا هەوڵی پەلاماردانی بابل نادا، بەڵام لەبەر ئەوەی کە دەبینێ میسر سوپای نییە و لاوازە هێرش دەکاتە سەرمان و دەمەر لە ڕۆژگاری میسریەکان و فێرعەون دەرەهێنێ. ئازیرۆی پاشای ئامورۆش لەبەر ئەوەی کە دەبینێ هاتی بەهێزە و میسر لاوازە تێگات کە یەکگرتنی لەگەڵ میسردا سوودێکی نییە بۆ ئەو، لە کاتێکدا کاگەر لەگەڵ هاتیدا هاوپەیمان بێ قازانج دەکا. هەر پیاوێکی ژیری تریش لە جیاتی ئازیرۆ بوایە هەروای دەکرد، خۆی لە میسر بە دوور دەگرت لەگەڵ هاتیدا ڕێک دەکەوت. هورمهەب پێیوتە بوو کاتوانم ئازیرۆ لە نێوان سەرزەمینی سینا و غەزەدا بدۆزمەوە، چونکە ئێستا لەوێدایە و لەگەڵ پارتیزانەکانی میسردا شەڕ دەکا. بەردەوام کۆمەڵێک لە جاسووسەکانی ئێمە واتە جاسووسەکانی هورمهەب لە شێوەی مارگر و ساختەچی و ئاوی جۆفرۆش و کڕیاری کەنیزە و بەندە بە شوێن پارتیزانەکانەوەن یان خۆیان لە پاسەوانەکانی سەرمەرزی میسر نزیک دەکەنەوە، بەو جۆرە زانیاری کۆ دەکەینەوە. کۆمەڵێ لە سیخوڕەکانی ئازیرۆش لە میسر و لە مەمفیزدا لێرەدا لەمەڕ بارودۆخی سەربازانی میسر زانیاری کۆ دەکەنەوە. ترسناکترینیان ژنە گەنج و سپی پێست و چاوڕەشەکانن کە لە سووریاوە بۆ میسر هاتوون. ئەم ژنانە بەڕواڵەت بۆ کارکردن لە خانوە گشتیەکان و سۆزانی خانەکاندا هاتوون، بەڵام لە ڕاستیدا بۆ کاری سیخوڕی لە میسردا نیشتەجێ بوون. لەبەرەوەی کە ئەفسەر و سەربازەکانی میسر لەگەڵیاندا ڕابێرن، ئەوان
لەو کاتی کە لە باوەشیانەگرن هەر جۆرە زانیاریکیان بوێ کە ئەو ئەفسەر و سەربازانە بیزانن ئەتوانن بەدەستی بهێنن و خۆشبەختانە ئەم ژنە مەترسیدارانە لەبەر ئەوەی کە خۆیان زانیاری سەربازیان نییە ناتوانن پرسیاری بە کەڵک لەو سەرباز و ئەفسەرانە بکەن و زۆربەی پرسیارەکانیان مناڵانەیە. کۆمەڵێ سیخوڕی زیرەکیشان کە هەم بۆ میسر کار دەکەن و هەمیش بۆ ئازیرۆ سوود لە هەردوو لا وەردەگرن، خیانەتیش لە هەردوو لا دەکەن. ئێمە واتە هورومهەب ئاگامان لەم بابەتە هەیە، بەڵام لەبەر ئەوەی کە سوود لە زانیاریەکانیان وەردەگرین بوونی ئەم جاسووسە دووڕەنگانە تەحەموول دەکەین. وتم هورومهەب لەبەر ئەوەی کە تۆ بەهۆی هەواڵگریەکانی خۆتەوە ئاگات لە وەزع و سوپای ئازیرۆ هەیە، پێم بڵێ کە دەبێت لە چڕێگەیەکەوە خۆم بگەێنمە ئازیرۆ و چ مەترسیەکیش هەڕەشەم لێیەکە. هورومهەب بوتی تۆ توانی لە ڕێگەی دەریا یان لە ڕێگەی وشکانیەوە بۆ غەزە بڕۆی، چونکە وەکو پێم وتی ئازیرۆ لە نێوان غەزە و سینادایە. ئەگەر لە ڕێگەی دەریاوە بۆ غەزە بڕۆی کەشتیە جەنگیەکانی کرید پارێزگاریت لێکەن، بەڵام بەمەرجێ چاویان بە کەشتیە جەنگیەکانی سووریا نەکەوێت، چونکە ئەگەر کەشتیەکانی ئەوان ببینن بۆیان دەرەکەوێ کە ژمارەیان زۆرە و بەهێزیشن ئەو کەشتێ بەجێ هێڵن کە تۆی تێدای و خۆیان هەڵدەدەن. پاشان تۆ توانی بەرگری لە خۆت بکەی یان خۆت بەدەستەوە بدەی. ئەگەر بەرگری بکەی کەشتێکەت نقوم دەکەن و خۆشت تایە خنکەی، ئەگەریش خۆت بەدەستەوە بدەی ناچار دەکەن کە لە کەشتێکەدا سەوڵ لێ بدەی. لەبەر ئەوەی بەلێدانی قامچی سەوڵت پێلێدەن لەوانەیە لە پاش چەند ڕۆژێ بەهۆی لاوازی و ئازارەوە گیان بدەی. بەڵام ئەگەر تۆ بناسن و بزانن یەکێکی لە گەورەکانی میسر ئەو دەما سەوڵت پێلێ نادەن، بەڵکو بە زیندویی پێست لە لەشت دەکەنەوە و لە پێستەکەت کیسەیەک دروست دەکەن و زێڕ و کانزای تێیەکەن. من نامەوێت تۆ بترسێنم، لەبەر ئەوەی کە داوای زانیاری لە منەکەی پێویستە زانیاری ڕاستت بدەمێ. لەگەڵ ئەمانەشدا لەوانەیە ئەو کەشتەی کە تۆی تێدای بەبێ هیچ بربەستێ بگاتە غەزە و تۆ لەوێدا لە کەشتێکە دابەزی. بەڵام من نازانم لە دوای دابەزینت لە کەشتی چۆن خۆت دەگەێنیتە ئازیرۆ، چونکە شەڕی ناو غەزە بارێکی وەستاوی نییە کە من بتوانم پێت بڵێم ئەو لەکوێدایە و کاتێ دەگەیتە ئەوێ ئەو لەکوێ دەبێ. من وتم هورومهەب ئایا باشتر نییە کە لە ڕێگەی وشکانیەوە واتە لە ڕێگەی سیناوە بۆ غەزە بڕۆم؟ هورومهەب وتی من دەتوانم بۆ پارێزگاری تۆ دەستەیەک سەرباز و چەند گالیسکەیەکی جەنگیت لەگەڵدا بنێرم کە لە ڕێگەی وشکانیەوە بۆ غەزە بڕۆی. بەڵام هەر ئەوەندە سەربازەکان بەرەو ڕووی دەستەیەک لە سوپای ئازیرۆ بوونەوە ئیترواز لە تۆ دەهێنن و خۆیان قوتار دەکەن و تۆ تەنها دەمێنیتەوە. پاشان سەربازەکانی ئازیرۆ دەستگیرت دەکەن و بە پێی ڕێوڕەسمی خەڵکی هاتی لە شیشت دەدەن، تۆ بە ئەشکەنجەوە گیانەسپێری. لەوانە شەبکەویتە دەست پارتیزانەکانی خۆمان، لەبەر ئەوەی ئەوان خەڵکانێکن کە پابەندی هیچ یاسا و ڕێسایەک نین، هەرچێکت هەبێ لێ دەسێنن و دوایی بە ئاشێکەوە ئەتبەستنەوە و تۆ هەتا زیندوو بمێنی دەبێ ئاشی ئەوان بسۆڕێنی و گەنمەکانیان بۆ بەهاڕی و لەوانەشە کوێرت بکەن بۆ ئەوەی بیر لە هەڵاتن نەکەیتەوە. ئەوەی کە گومانی تێدا نییە ئەوەیە کە تۆ ڕۆژەکانی یەکەم کە هێشتا لەگەڵ کاری ئاشدا ڕانەهاتووی ناتوانی لە بەیانیەوە تا شەو بە خێرایی ئاشەکە بسوڕێنی، ئەوەندەت لێدەن کە گیانت دەرچێ.
لەگەڵەوەشدا کە وەرزی هاوین بوو هەوا گەرم بوو لە قسەکانی هورم هەب کەوتمە لەرزین و پێم وت لەبەر ئەوەی کە فەرمانی فیرعەونە دەبێ بڕۆم لەگەڵ ئازیرۆدا گفتوگۆ بکەم گەیشتنیش بە ئەو یەکسانە لەگەڵ مردن کەواتە هەر ئەوە باشترە کام کارە زووتر ڕوو بدا چونکە چارەیەکی ترم جگە لە ڕۆیشتن نییە بۆیە لە ڕێگەی وشکانیەوە دەڕۆم و تۆ کۆمەڵێ پاسەوانم بدەرێ کە بمگەێننە سەربازەکانی ئازیرۆ بەڵام ئەگەر بیستت کە من بەدیل گیراوم پێیان بڵێ بەبێ دواکەوتن مامەڵەکردنی من بدەن ئەو کەسانەی کە منیان دەستگیر کردووە بۆ ئەوەی ئازادم بکەن چونکە من پیاوێکی دەوڵەمەندم و بەندەکەی ڕابردووم کاپتا کە ئێستا لە تەبەزدا سەرۆکاری داراییەکەی من دەکا هەرچەند زێڕت پێویست بێ بۆ کڕینەوەی من دەینێرێ هورم هەب بوتی منەزانم کە تۆ دەوڵەمەندی و هەر لەبەر ئەوەشە هەندێ زێڕم لە کاپتا و لە داراییەکەی تۆ بە قەرز وەرگرت چونکە نەمدەویست کە تۆ لە شانازی بەشداریکردن لە قەرزدان بۆ هاوکاری میسر بێبەش بی بەڵام سینۆها ئەوە بزانە هەروەکو چۆن قەرزی دەوڵەمەندەکانی تری میسر نادەمەوە هەر ڕۆژێکیش داوای زێڕەکەتم لێ بکەیتەوە هاوڕێیەتیەکەمان لاواز دەبێ لەوانەشە لەناو بچێ ئێستا بەڕێ بکەوە و کاتێک گەیشتیتە زەوی سینا دەستەیەک لە سەربازەکانی من کە لەوێدان لەگەڵ خۆتدا هەڵبگرە و ئەگەر دەستگیر کرای من زێر لە کاپتا دەسەنم و دەتکڕمەوە ئەگەر کوژرای بۆ تۆڵەسەننەوەت کۆمەڵێکی زۆر لە بکوژەکانت دەکوژمەوە بۆیە ئەمە دەڵێم ئەو کاتەی کە نێزەکە بە سکتا دەکەن و ئەتکوژن ئومێدەوار بیت و بزانی کە خوێنەکەت بە فێڕۆ ناچێ من وتم هورم هەب ئەگەر من کوژرام کاتی خۆت لە تۆڵەسەنەوەی مندا بە فێڕۆ مەدا چونکە ئەگەر بکوژرێم لاشەکەم لە بیاباندا دەکەوێت و لە پاش چەند هەفتەیەک جگە لە ئێسک هیچ شتێکی تر لە لەشم نامێنێتەوە ئەگەر تۆ بۆ تۆڵەسەنەوەی من بەقەدەر ئاوی نیلیش خوێن بەسەر ئێسکەکانی مندا بڕێژی ئێسکەکانم خۆشبەخت ناکەی لەبەر ئەوەی کە هورم هەب زۆری پێوەدا بووم منی تۆقاندبوو منیش ویستم چوزوی خۆمی پێدا بکەم و بۆیە وتم بەڵام ئەگەر من کوژرام سەلامی من بگەیەنە شازادە خانمی باکتاتون خوشکی فیرعەون چونکە ئەو زۆر جوان و دڵگیرە بەڵام کەمێک لە خۆی باییە و ئەو ڕۆژەی کە دایکی مرد لە دیار سەر تەرمەکەی دایکەوە لەبارەی تۆ قسەی لەگەڵ مندا کرد لە دوای ئەم وتەیە کامزانی کار لە هورم هەب دەکا چون کامزانی کە ئەو باکتاتونی خۆش دەوێ ئەوم بەجێ هێشت و بەرەو دەفتەرخانەی پاشایەتی مەمفیس ڕۆیشتم بۆ ئەوەی وەسیەتنامەکەی خۆم بنووسم لەوێدا بە ئامانەت دای بنێم لە وەسیەتنامەکەدا نووسیم کە ئەگەر لە سووریادا کوژرام لە پاش دڵنیابوون لە مردنم سامانەکەم بەسەر کاپتا و مەریتی خۆشەویستم و هورم هەپی هاوڕێی دێرینمدا دابەش بکرێ
ئینجا وەکو ئەو کەسەی کە ئیتر هیچ کارێکی جگەل لە ڕۆیشتن بەرەو مەرگ نییە، سواری کەشتی بووم و ڕێگەی میسری خواروم گرتە بەر. لە نزیک بیابانی سینا لە کەشتی هاتمە خوارەوە و بە کەژاوە خۆم گەیاندە بیابانی سینا. لەوێدا لە قەڵایەک لە ژێر خۆرێکی سوتێنەردا سەربازەکانی هورم هەپم بینی و ڕوانیم کاتەکانی خۆیان بە خواردنەوە و ئاوی جۆ و ڕاوکردنی ئاژەڵانی بیابان بە تایبەتی ئاسکە مامزەکان دەبەنە سەر و لەو ژیانە سەختە ناڕازین و کۆمەڵێ ژن لە بێنرخترین ئەو ژنانەی کە خۆیان هەرزان فرۆش دەکەن شەو و ڕۆژ خۆیان دەخستە بەردەستی سەربازەکان. بۆم دەرکەوت کە هەموو سەربازەکان لە ئارەزووی ئەوەدان کە هوروم هەب ئەوان بنێرێتە سووریا کە بڕۆن لەوێدا شەڕ بکەن و هۆیەکەیشتان پێڵێم دوای ئێوە دەزانن. لەو کاتەی کە پاسەوانەکانی من ئامادەی بەڕێکەوتنە بوون، زانیم کە لەو قەڵایەدا یاسایەکی ڕێک و پێک پەیڕەو دەکرێ. تەنها و سەربازانە دەتوانن بۆ ڕاو بچن و لەگەڵ ژنەکاندا ڕابێرن کە ئەو کارانە لە کاتی ئێشەگرتنەکەیاندا نەبێ. هەر سەربازێک تا ئەو کاتەی کە خەریکی ئێشەگرتنە هەموو کاتەکانی بەڕاهێنانی سەربازی و بێگاری و مەشقکردن لەسەر چاکەکەی دەباتە سەر. ئەم بابەتە منی ئاگاداری شتێک کردەوە کە پەیوەندی بە هونەری فەرماندەکردنی سەربازانەوەیە. من بۆم دەرکەوت کە فەرماندەی لێهاتووی جەنگ بریتیە لەو کەسەی کە نەهێڵێ سەربازەکانی کاتژمێرێ بێکار بن و بەردەوام ناچاریان بکە ڕاهێنانی سەربازی و مەشق و بێگاری بکەن، بە جۆرێ یاسا بچەسپێنێ کە سەربازەکان شەو و ڕۆژ ملکەچی پێڕەوکردن بن لە یاسا تایبەتیەکان. ئەم سەربازانە جگە لەوەی کە بەهۆی تەمرین و ڕاهێنانە هەمیشەیەکانیان و کاری بەردەوام لێهاتووە بوون و هەز بەمان دوێتی ناکەن، کاتێک کە دەبیستن شەڕدەستی پێکردووە دەبێ بۆ مەیدانی جەنگ بڕۆن. بەڕادەیەک بیستنی ئەم هەواڵەیان لەلا خۆش دەبێ کە دەڵێی بەقەدەر هەرەمێک زێڕت داوە پێیان. هەموو دەموچاوە جوانەکانی جیهانیشت بە ئەوان بەخشیوە. هۆی ئەوەی کە ئەم جۆرە سەربازانە هەواڵی بیستنی شەڕ و ڕۆیشتن بۆ گۆڕەپانی جەنگیان لا خۆشە ئەوەیە دەزانن ڕۆیشتن بۆ جەنگ ئەوان لە پەیڕەوکردنی یاسا و کاری سەربازخانە ڕزگار دەکا. وەک ئەوە وایە کە بۆ ماوەیەکی درێژ مۆڵەتیان درابێتێ کە بۆ هەر شوێنێ دەیانەوێ بچن، تەنانەت ئەگەر بشزانن لە مەیدانی شەڕدا کوژرێن. هێشتا هەر بیستنی هەواڵی ڕۆیشتن بۆ جەنگ بە بۆنەی ڕزگاربوونیان لە کاری هەمیشەیی سەربازگە و ملکەچی یاسا خۆشحاڵ دەبن، هەز بە خۆشی دەکەن. هەر بۆیە شاهورم هەب وربینی دەکا سەربازەکانی ئەو هەرگیز بێکار نەبن ئەگەرچی لە بیابانی سیناشدا نیشتەجێ بن. بەپێی فەرمانی هورم هەب سەربازەکانی ئەو لە دەروازەی بیابانی سینادا دەگالیسکەی جەنگیان بۆ ئامادە کردم کە هەر یەکێک لەو گالیسکانە بەهۆی دوو ئەسپەوە ڕاکێشرا و ئەسپێکی یەدەکیشی هەبوو. هەر گالیسکەیەک جگە لە لێخۆڕ و واتە شۆفێرەکەی دوو نەفەری تری تیا بوو کە یەکێکیان نێزەدار بوو، یەکێکی تریان قەلغانی بەدەستەوە بوو. فەرماندەی ئەم دەگالیسکە جەنگیە ڕوانیم ساڵتەیەکی بە پشتیەوە بەستووە و کراسی تری نەبوو. لە دوای ئەوەی نزیک کەوتەوە دەستەکانی بە ئەژنۆیەوە ناو داچەمیەوە. پرسیاری ناویم کرد. بۆم دەرکەوت کە ناوی ژوژۆیە. ئەو وتی سینۆها، ئەگەرەتەوێت لە دوای گەیشتنت بە سەربازەکانی ئازیرۆ ئەوان ئازارت پێنەگەێنن، دەستێک لقی دارخورما
لەگەڵ خۆتدا ببە. کاتێ سەربازەکانی ئازیرۆت بینی بەبان سەرتەوە ڕای وەشێنا، چونکە لقی دارخورما نیشانەی ئاشتیە و کاتێک کە ئەوان دەبینن تۆ لقی دارخورما دەجوڵێنیتەوە دەزانن کە مەبەستی شەڕکردنت نییە. من وتم سەربازەکانی ژوژۆ هەندێ لقی دارخورما کە لە دەوروبەری قەڵاکەدا هەبوو بۆمی ببڕنەوە و لە کەژاوەکەدا دایبنێن بۆ ئەوەی بڕۆین. کاتێ ژوژۆ زانی کە من بەتەمام بە کەژاوە سەفەر بکەم قاقا پێکەنی و وتی سینۆها، ئەم شوێنەی کە پێیدا چین بیابانی سینایە. تاکە شانسی ڕزگاربوونمان ئەوەیە کە بە گالیسکە بە خێرایی بە ئەم بیابانەدا تێپەڕین. ئەگەر بە کەژاوە واتە تەختی ڕەوان کە هێواش دەڕوا سەفەر بکەین هەمومان دەکوژێین. سەرەڕای ئەمانەش لە ڕێگەی ئێمەدا ئازوقەن نییە و هەرچێکمان پێویست بێ دەبێت لێرەوە بیبین. لەوانە ئالیکی ئەسپەکانیش دەبێت لەگەڵ خۆماندا ببین. من جەواڵێک ئالیک لە گالیسکەکەی تۆدا دادەنێم کە لەسەری دابنیشی و لە جوڵەی گالیسکەکە ئازارت پێنەگا. من وتم لە ڕابردوودا سواری گالیسکە بووم، جارێکیان بەهۆی گالیسکەی جەنگیەوە بۆ وڵاتی ئامورۆ ڕۆیشتم، بەڵام لەو کاتەدا گەنج بووم لە جوڵەی گالیسکەکە ناترسام. لە کاتێکدا کە ئەمڕۆ هەنگاوم ناوەتە قۆناغی بە ساڵاچوویی لەگەڵ ئەوەشدا هەوڵ دەدەم جوڵانەوەکەی تەحەموول بکەم. ژوژۆ لقی دارخورماکانی کە پێشتر لە گالیسکەکەی مندا دانابوو بۆ گالیسکەکەی خۆی گواستەوە، بەڵام ڕۆژی دوایی دیسانەوە لقەدارەکانی هێنایەوە ناو گالیسکەکەی من و پاشان سوار بووم و گالیسکەکان بە خێرایی بەسەر شەقامە باریکەکانی سینادا کەوتنە ڕێ. تا سبەی شەو لە کاتژمێردا لە ئاڵلقەیەکی نوێدا بە ئێوە شاتبمەوە خاتان لەگەڵ.